کۆبنەوەی ئەمڕۆ کۆبوونەوەیەکی تایبەتی ڕاوێژکاری حیزب و لایەنە چەپەکان و کەسایەتیە چەپەکانە بۆ گەڕان بە دوای یان ڕێککەوتن بۆ ئەوەی بتوانین چ میکانیزمێک بدۆزینەوە بۆ ئەوەی کاری هاوبەش ئەنجام بدەین و هەروها بەردەوام بین لەو کۆبوونەوانە کە تا ئەگەینە بەرنامەیەکی هاوبەش. ئێمە ئەمانەوێت کاری هاوبەش لە نێوان کەسایەتیە چەپەکان و هەروە لایەنە حیزب و لایەنە سیاسی چەپەکان بکەن جا پەیوەندیدار بە ناڕەزایەتیەکانی خەڵکەوە بە داکۆکیکردن لە خەڵک لە مافەکانی خەڵک و بە تایبەتی چینی کرێکار و زەحمەتکێش و چۆنیەتی کاری هاوبەش و چیمان بۆ بکرێ چۆن ڕێکەکەوین لەسەر ئەوەی لە داهاتوودا بە چ شێوازێک کار بکەین. کۆبوونەوەی ئەمڕۆمان هیچ پەیوەندیەکی بە پێکهێنانی کابینەوە نی. ئێمە تا ئێستا ڕێک نەکەوتوین لەسەر ئەوەی کە بەلاگێک دەرکەین یان بەرنمەیەکی هاوبەش بڵاو بکەینەوە ئەو کاتێک کە لە هەواڵەکە بێ یان لە بەلاگەکە بێ ڕوونیەکەینەوە.